لە شاری سلێمانی خوێندکارانی کۆلێژە پزیشکیەکان دەتوانن بینەری ئەو نەشتەرگەریانە بن کە ئەنجام ئەدرێت. بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان شاری پزیشکی فاروق بە نوێترین تەکنەلۆژیای سەردەمیانە هاوشێوەی نەخۆشخانە پێشکەوتوەکان سیستمی گواستنەوەی وێنە و دەنگ لە هۆڵی نەشتەرگەریەوە بۆ خوێندکارانی بەشە پزیشکیەکان و پسپۆڕانی بواری تەندروستی خستەکار. بەتایبەتی لە بواری پزیشکیە خزمەت ئەکات بۆی کەوە ئەوانی کە بڵین جونیێرن یان قوتابیانی کۆلیژی پزیشکی و قوتابیانی دراساتی عەلیا ئەتوانن هەموو ئەو نەشتەرگەریانی کە ئەکرێت فێری بن لە ڕێگەی ئەم تەکنۆلۆژیایەوە توانن لەگەڵ مامۆستاکانیانە تەواصل بکەن لە وەختی عەمەلیاتەکە هەرچەند ئەگەر مەوجودیش نەبن لە ساڵی عەمەلیاتە. بێگومان زۆر دڵخۆشم بە ئەمڕۆ کە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران یا قوتابیانی کۆلێجی پزیشکی لێرن و بە مباشر لەسەر شاشەیەکی گەورە ژووری عەمەلیات دەبینن و قوتابیەکان پرسیاریش لە جەراحەکە و لە دوکتۆرەکانەکان لە ژوورۆک ئەبینن کە ئەمە ئەتوانین بڵێن شتێکی تعلیمی تازەیەکە لە کوردستانە و لە عێراقیشان نەبووە. خوێندکاران کە بەڕاستەخۆ بینەری شێوازی نەشتەرگەرە جیاوازەکان دەبن بە گرنگیەوە باز لەو شێوازە نوێ دەکەن و دەڵێن ئێمە لەو هۆڵەدا تەنیا بینەر نابین بەڵکو بەڕاستەخۆ وەڵامی پرسیارەکانمان لەبارەی نەشتەرگەریەکانەوە دەدرێتەوە. بەڕاستی ئێمە ئەمڕۆ و خوێندکاران بەشداریمان کرد لەم نەشتەرگەریە کە بەشەیەکی ڕاستەوخۆ بوو لە هۆڵی نەشتەرگەری و ئێمە دانیشتبووین سەی نەشتەرگەرەکەمانە کرد توانیمان پرسیار لە دکتۆرەکە بکەین و ئەویش بە هەمان شێوە وەڵاممان باتەوە کە ئەمە شتێکی زۆر زۆر باشە و ئێمە یەکەم جارمان بوو کە ئەو نەشتەرگەریە ببینین. و زۆر سوپاسی فاروق مێدیکال سیتی شەکەین کە ئەم پرۆژەی کردو و ئەم جۆرە تەکنۆلۆژیایی هێناوەتە ئێرەوە لەبەرەوەی ئێستا خوێندکارەکان دەتوانن لە دەرەوەی ژووری عەمەلیاتیش چکە لەوانە نییە هەمووی بتوانێت بچێتە ژووری عەمەلیاتەوە زۆر قەرەباڵغە بێ ئەو کاتی کە چوویتە ئەوێشەوە ناتوانانی هەموو شتێ ببینی بەردەستی دکتۆرەکە. بە شتێکی باشە لەبەرەوەی ترسی ئێمە ئەشکێنێ بەرامبەر نەشتەرگەریەکان ئەتوانین پرسیار ڕاستەوخۆ بکەین لە دکتۆرەکەەوە ئەوە شتێکی باشە وردە ئیشەڵڵا شتی زیاتریشە بینین و شتی باشتریش فێرە بین. شاری پزیشکی فاروق کە بە بڕی 270 میلیۆن دلار لەلایەن فاروق هۆڵدینگ لە شاری سلێمانی دروست کراوە ڕۆژانە چەندین نەخۆش لەو سنتەرەدا چارەسەری پزیشکی و نەشتەرگەریان بە نوێترین ئامێری پزیشکی سەردەمیانە بۆ ئەنجام دەدرێت و ڕێگەی سەدان کیلۆمەتری بۆ ئەو نەخۆشانە کەم کردوێتەوە کە پێشتر بۆ چارەسەر ڕویان لە وڵاتانی دەرەوەی هەرێم دەکرد. هێش و ئەحمەد کەناڵی کورسات سلێمانی.